هۆنراوەی ئەم شەو بە پێنووسی شاعری کلاسیک سالم، خوێندنەوەی ئازا پێنجوێنی. عیلاجی ئێشی دڵناکە بەسەد مەرهەم حەکیمەم شەو، لە زەخمی تیری موژگانت بەنەوعێ پۆستەریم ئەم شەو. لە لەب نەقدی حەیاتم خون بەهای یەک بۆسەی داناوە، ئەگەر یاری قەمەر تەڵعەت قەبوڵکە موشتەریم ئەم شەو. خەتایە گەر هەوای بۆی عەتری کەم تا حەیاتم بێ، ئەگەر بێنێ لە موشکین زڵفی تۆ بۆی نەسیم ئەم شەو. هەتیتەی دڵ بکە گەر تەجروبەی قەدت لەباریشی، بەرابەر ئەو دەبێ مووی کاکۆڵی هوندی زووخیم ئەم شەو. لە خاچی ئاستانەی دولبەرە ئیفتادەم و شادم، دەگاتە تاقی کیسرا ڕەفعەتی جێگەی سەجید ئەم شەو. سحری جێی سوژدە شاهید بێ بە ئەشکی سورخ و ڕووی زەردم، لە خاکی کۆی تۆ ئالوودەیە مەرجان و سیم ئەم شەو. ئەگەر چی احتیاجی ڕوو لە قاپی کەس مەکە سالم، بە ئومێدی کەرەموڵڵا خوداوەندی کەریم ئەم شەو. لە مەهتابە کە دڵدی ئەگریجەی وەک ئەقرەبت ئەم شەو، گوریزیدا لە ئەقرەب کەوتە چاهی غەبغەبت ئەم شەو. لە وەسڵام و لە بەدگۆ خەوف ناکەم ئەی فەلەک ئامان، بە کامی من بدە تەغییری نەحسی کەوکەبت ئەم شەو. بەڵێ ئەی دڵ ئەگەر هەم داستانی زۆفی دولبەر بێ، لەناو جەمعی پەرێشانی جەمیعی مەطلەبت ئەم شەو. لە سوژدەی خاچی کۆی جانانە ئەی دڵ غەفڵەتت تاکەی، دەترسم وەرگەڕابێ مولحیداسا مەزهەبت ئەم شەو. وەکو ئەشکم پەیاپەی خوێنی ئاڵم ئەی ئیقابی غەم، بەسەر جەرگا لە دڵ دەڕژێ لە زەربی میخلەبت ئەم شەو. سەحەر گەر بۆ شکارم دێیە سەحرا یا مەرەخەز بم، حەناییکەم بە ئەشکی دیدە سمی مەرەکەبت ئەم شەو. بە پەنهانی لە کۆی یارە سەد ئاسا مەسکەنت دەستکەوت، تەشەکورکە گەلێ باڵایە سالم مەنسەبت ئەم شەو.